سەردانی حکوومەتی کابوو دۆزینەوەی چارەسەر بکرێت خەڵکانی کوشندیر سەربەسەر ئەو بابەتە بدەن. وەلماوەسە ئێمە پیاوێکمان نەدی کە لەسەر ژن کوشتن بگیرێ دەستێنە بە هەر شتێکە ئەکرێ کەسێک بڵێ بەڵام ئەمان بەسەری ساڵی 2 ساڵ بچمە ژوورە. بەرەزان ئەمە یەکێ لەم شتانە ئەبێ هەمواری یاسای وتی ڕۆژانە ژنی سوتاومان بۆیە ڕۆژانە بەڵام ئێمە وەزیرەکە کە قسەمان لەگەڵ کرد وتی دکتۆر چۆن خۆی تووشی کێشاکە یەکێک لە خاڵەکانی ئێمە بەڕاستی ناساندنی تۆڕی هەشتی مارسە نازانم دەنگەکە مەگادانی زۆر بەرچکردن باش من ناساندنێکی کورت کردم بۆ تۆڕی هەشتی مارس بۆ بەڕێزانەی کە تۆڕەکە ناناسن زۆر بە کورتی باسەکەین دوای ئەچی لەسەر بابەتەکەی خۆمان کە کوشتنی ژنان و خۆسووتاندن لەناو ئەجەنداکەدامان ناوە تۆڕی هەشتی مارس تۆڕێکی فراوانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان زیاتر چالاکوانەکان لەناو شاری سلێمانی ئاکاریکراکەن ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یاساناسان کەسانی ئەکادمی کەسانێکی خۆبەخش کەسانێکی داخۆکیکار هەتا ڕاگەیاnkار ئەم تۆڕەمان پێکهێناوە لە 2023 و بە فەرمی تۆڕەکە ڕاگەیاندراوە لە 8 مارسی 2023 لە چالاکی گەورەکانی کە لە شاری سلێمانی ئەنجام داوە و ئێمە بەردەوام هەم استراتیژمان هەیە و بەردەوام کار و چالاکیمان هەیە وەکو تۆڕێک لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە هەڵەبجە نوێنەرمان هەیە لە شوێنەکانی تر لە کاتی چالاکیەکان ئاواژەی خوانێن لە چالاکیەکان یەکێکی تری لە چالاکیە گرنگیەکان بابەتی یاسای باری کەسێتی عێراق بوو کە خۆتان ئاگادارن یاسایەکی کە لە دژی مافەکانی مناڵان و مافەکانی ژنان و تەواوی کۆمەلگا بەڕاستی یاسایەکی کۆنەخواست کە بە ناوی مدەوەنەی جەعفەری مدەوەنەی سونی و ئەوانە کە خەڵکی یاسایی خۆیان زۆر کاریان لەسەر کرد ئەو بەڕێزانەی کە لەناو تۆڕی هەشتی مارسا بوون و ئێمە یەکێک لە چالاکی گەورەکانمان لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان عێراقدا ئەنجامدا کە ئەوە یەکێک لەو کارانەی کە زۆر لەناو ڕاگەیاندنەکانیشان بڵاوبووەوە بە تەنسیق لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان و تۆڕی 1970 لەسەر ئاستی عێراق توانیمان کارێکی جدی و گرنگ بکەین وەستانەوەی ئێمە بەرامبەر بە یاسایەکە کۆنەخوازە یاسایەکە لەگەڵ دەستدرێژی کردنە سەر منداڵە یاسایەکە کە مدەوەنەی جەعفەری و مدەوەنەی شیعە و مدەوەنەی سونی ئەهێنەتە پێشەوە ئەمە یەکێک لەو چالاکیە گرنگانەی کە کردومانە هەموو ساڵێک کەسێک لە داخۆچکاران لە مەیدانی پرسەکانی ژنان و پرسی یەکسانی خوازی خەڵاتی یەکسانی ئەباتەوە بەپێی کۆمەڵێک پێوە لیژنەیەکی تایبەتمان هەیە لیژنە تایبەتەکە پێگاتوو لە چەند کەسێکی جیاواز و باگراوندی جیاواز بۆ ڕاگەیاندنی خەڵاتی یەکسانی ئەم ساڵیش لە 8 مارسا جارێکی تر ئەم خەڵاتە ڕاگەیاندرێت لە 8 مارسی ئەم ساڵا من حەزەکەم ئەوە بڵێم کە پێم خۆشە هەمووتان ببینینەوە لەوێ کە ئێمە مۆڵەتمان وەرگرتووە چەند ڕۆژێک پێش 8 مارس شوێنەکە ڕائەگەیاندرێ بانگەوازەکەی ئەکەین هەم ڕێکەوانمانە بێ هەم مەراسیمی 8 مارسمان لەوێ دەست پێکە هەم یادداشتێکمانە بێکە بەڕووی ناوخۆ و بەڕووی دەرەوەی کوردستان و عێراقیش پێشکەشی ئەکەین بۆ چەندین چالاکیمانە بێت هەتا یەکێک لە چالاکیەکانمان کردنی ئەو کەزێت و کەبینیدان لە خۆپیشاندانەکانە چونکە 8 مارسی ئەم ساڵ هەمومان نەزانین جیاوازێکی هەیە لەگەڵ 8 مارسی ساڵانی پێشوو ئێمە مۆزۆی پشتیوانی ڕۆژئاوا و ئەو هێزە تاریکەتونڕەوەی کە هێرشی ئەکەین لەسەر ڕۆژئاوا ئێمە بەشێک بووین بەڕاستی لەو خۆپیشاندانەی دیارەوەی تۆڕەکەشنا بەڵام وە بزانم زۆرێک لەم بەڕێزانەی کە ئێستش لێرەن بەشدار بوون و دڵخۆش بوون و هەمومان دڵخۆشین بەو خەتە مەدەنیەی کە لە کوردستانە بەڕاستی سەری هەڵاوە توانی بێتی کۆمەڵێک لەو دەنگە کۆنەخواز و دژە ژن و دژە ئینسانیە بپێچێتەوە بتوانێت بەدیلێکی تر بدا بە کۆمەلگا کە ئەمە بۆ ئێمەش بۆ 8 مارسی ئەم ساڵ بەڕاستی شەڕوشەوەکێکی تری ئەبێ و بەشداریکردنێکی زیاتری ئەبێ و 8 مارسیش تۆڕی 8 مارس بەڕاستی بەشێکە لەو چالاکیانەی کە باسمان کرد بۆیە من زیاتر لەسەر تۆڕی 8 مارس وە لێرەشەوە هەر بە ڕێزێک بیستی زیاتر لەسەر تۆڕەکە
بزانێ زیاتر بتوانێت زانیاری هەبێت بتوانێت ببێ بە ئەندام لە تۆڕەکە ڕێوشێنی خۆی هەیە فۆڕمکردنەوەی هەیە کۆمەڵێک لەو بابەتەش خاڵی گرنگێت بەڕاستی بۆ ئێمە لەبەرەوەی تۆڕی هەشتی مارس تۆڕێکی کراوەیە تۆڕێکی مەدەنیە وەلەگەڵ ئەم دەنگایە کە ئەوێت بە هەموو جۆرەی بەردێکی جیاوازە توانیوێتی ساڵانێکە پێش تۆڕەکەش کە دروست بێ بە بەفەرمی لە جێگە و لە نێتوەرکی تراکاری کردووە و بتوانێت ڕێگیری بکات لەو ژێ زۆرانەی لەو بەکەمدانانەی کە بۆ ژنەکرێت لەو کوشتنە زۆرانەی کە خۆتان شاهدن لەوەی کە لە ڕاگەیاندنەکان و سۆشیال میدیا گوێمان لێ ئەبێت هەم خۆسووتاندن کە زۆرە هەم کوشتنی ژنان ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی ئێمە ئەم کۆبوونەوە فراوانەی ئێمە ڕاستە پرسیترمان زۆر زۆرە هەیبەتمان کردووە بە مەسەلەی کوشتنی ژنان و چۆن بتوانین میکانیزمێک بدۆزینەوە خۆشبەختانە کۆمەڵێک هونەرمەندی دیاری ئەم شارە و هەرێمی کوردستانمان لەگەڵایە لێستەوە ئازاد بن لەوەی کە چۆن بیر بکەنەوە بتوانین ئەگەر ئێمە چالاکی بسوم بیش بکەین لە ڕۆژی هەشتی مارسدا ڕۆمانە بەپێی ئەو خاڵانە لەسەر بەپێی ئەو خاڵانەی لە ئەجەنداکەیان لەسەری ئەوەی لە کۆتایی لە هەر بابەتێکی پێ ئەتوانین مناقەشەی بکەین پێش دەستکردن بە ئەجەندای کۆبوونەوەکە راپۆرت دەتوانێت کە ئێمە لە 25 نۆڤەمبەری ئەم ساڵدا ئامارێکی کوشتنمان خستەوە لە بۆگوتۆڕی هەشتی مارس بۆیە شەدەخان ئەو راپۆرتە ئاماژە پێیات و ئێخاتەوە و دواتر ئەچینە سەر خاڵەکانی ئەجەندای کۆبوونەوەکە 2025 ئامارێکی لەمان ڕاگەیان ئامارەکە ئامادەکراو بوو لەلایەن بەشی میدیایی تۆڕەکەمانەوە بەپێی ئەو ئامارە لە سەرەتای ساڵی 2025 هەتاوە ڕۆژی 25 نۆڤەمبەر 53 ژن ڕژراون کە ئێمە پێمان وایە ئەو ژمارەیە زۆر زیاترە وەکو ئەوانەی کە مهتەم بن لە بابەتی مەسەلەی ژنان یا بەشێک من لە قەزێکە ئەزانین کە بە فەرمانێکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان پێدانی زانیاری لەسەر ئاماری کوشتنەکانی ژنان قەدەغە کراوە چەند ساڵێکە ئێمە هیچ ئامارێکی فەرمیمان پێدەست ناگاوە ڕێکخراوەکانی ژنان بۆ چالاکوانانی گواری ژنان بۆیە ئەم ساڵ وەکوڵارەکانی جاماژەی پێکرد بۆمان گرنگە چونکە متابعەیەکەین ئەبینین کە کوشتنەکانی ژنان ڕۆژ نییە هەواڵی کوشتنی ژنان ڕامان منچڵەکەینێ و هەندێک ڕۆژیش بەداخەوە هەواڵی کوشتنی دوو ژن و سێ ژن ئەبیستین لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە دەستگا میدیاویەکانەوە ئەم ساڵ بۆمان گرنگ بوو کە ئێمە ئەم کۆبوونەوەی ئەنجام بین پرۆژەیەک یا فشارێکی مەدەنی هەماهەنگ لە نێوان ڕێکخراوەکانی ژنان و تۆڕی هەشتی مارس و چالاکوانانی دەرەوەی تۆڕەکە و ڕێکخراوەکانی ژنان و هەروەها هونەرمەندان کە بۆ ئێمە زۆر گرنگن یەکەم شت ئەبێ ئێمە بیش لەسەر ئەوەی دەستەیەک لێرەیە دروست کرێت لە خەڵکە لەو خەڵکە جوانانەی لێرە کۆبوونەوە و ئەم دەستەیەش گەورە کرێت بۆ زەخمکردن لەسەر حکوومەت چونکە بمانێت لەمانەوەی ئێمە ئەم بابەتە تەنها لەلایەن حکوومەتەوە چارەسەر کرێت ئەبێ بەپێی یاسای کومتیژی خێزانی کە لە بڕگەی لە بڕگەکانی یاسای کومتیژیە هەمانە و نیمانە بەدەستمانەوە یاسایە و یاسا ڕێگرە لە دووبارە لەبوونەوەی تاوانەکان لە کاتێکە ئێمە ئەبینین خۆی یاسا بەگشتی موادی صلحی تایە لە قانونی ئوسڵ محاکەماتی جەزایی موادی صلحی تایە ئەمە خۆی کە ئەڵێ سزا زەجر و ڕەدعی غەیرە واتە تۆ سزای کەسەکە هەیە کە تاوانەکەی کردووە و ئەبێت ئەو سزا بێتە ڕێگیر بۆ خەڵکانێکی تر کە ئەم تاوانە دووبارە نەکەنەوە بەڵام ئەوەی کە تەجروبەی پێشەیە کە پێشکرد لەبەرەوەی ڕەحنەکانی قسەبێتەوە سەر ڕێکخراوەکانی ژنان بۆچی وەنەکەن بۆچی وەنە بەڵام کاتێک لێرەدا دەسەڵاتێک سەرۆرە کە پیاو دەرناوە سیستمێکە کە پیاوان دایانناوە و زۆر جار ئێستا هەوڕێ باسی ڕاگەیاندنەکانی کرد ئەو ڕاگەیاندنە بە ناوی ژنانەوە دابناوە بەڵام پیاو قاوەی ئەو ڕاگەیاندنەی داناوە منێکی ژن تەنها وەک میدیاکارێک ئەتوانن تەنها بۆ نمونە پەیامنێرێک بن ڕەپۆرتەرێک بن یان بەڕێوەبەر بن خاڵەکە ئەو سیستمە کە داناوە پیاوێک هەر لەو چوارچێوەی ئەو دەسەڵاتە و ئەو سیستمە پیاو سالاریەکە بەشێکی لەژێر کولتوری کۆنەپارێزیە ئەوە هەر ئەو ڕاگەیاندنا ئەو میدیایە کردنەوەی پیاوان لە ڕاستی ئێمە دایما ئەڵێن با ژنان هۆشیار بێت ئێمە خۆمان هۆشیار کردوێتە ئەوەی کە سندوتیژی بەرامبەر ئێماکە پیاوانە ئێمە لە شۆ دەستمان بگات بۆ پیاوانە چۆن بچین لە ناو کۆمەڵگەی ئەو پیاوانە بدۆزینەوە چۆن لە مەکتەبەکانەوە یانی
بۆ جۆری چالاکیەکانیش بۆ 8 مارس ئێمە ئەتوانین دوای ئەمە لەسەر ئەوە قسە بکەین کۆمەڵێک بابەتی باشە ئەتوانین ئیشی لەسەرکەن و من تەنها ئەوم هەبوو ئەتوانین لە ئێستا وەکو تۆڕی 8 مارس بتوانێت کاری لەسەر بکات کۆمەڵێک پێگەێنانی کۆمەڵ چۆنەڵی وەکو لیژنەیەک یاخود دیاریکردنی چەند کەسێک لێرانە ئێوە لەسەر ئەم چالاکیە بوەستن لە کۆمەڵە شوێن سمیناراتە کۆڕە کۆبوونەوەیە بچنە ناو بازار بچنە کۆمەڵی ئەو شوێنانی کە زیاتر پیاوان ئیشی تیاکەن دەنەکە ژیان هەن کە ئیشیان لەسەر مافی ژن کردووە لەسەر کوشتن کە دەمێنێ بەڵام بەداخەوە هەتا ئێستا ژن کوشتن ساڵانە ژن کوشتن لە برەوەیە نەک لەوەیە کە هەر نەبێت بڵێن ئەم ساڵێک ئەم ساڵ لە پار ژن کوشتن کەمترە مەسەڵەن اینجا بێ 2-3 ژن کەمتر کوژراوە ئەمە یەکێکیان کەیان بەداخەوە ئێمە هەمومان ئەبینین ئەگەر متابعەشی لەکەین لە عانی گۆڕینی کەناڵەکانمانە بە ژمارەیەکی زۆر کەناڵمان هەیە کە هەمووی ژن بەڕێوەیە بە یعنی بەرنامەکە ژنانەیە من ناڵێم ژن خۆی جوان ناکا من ناڵێم خواردن زەڕوون نییە ئەمە لەسەر ئاستی دنیا هەیە بەڵام ئێمە کۆمەڵگەیەکین ژن لە ئاستی سفرایە یعنی یەکشەر نییە ئەم کەناڵانە لە سا 9 و ڕوبێکی لەسەر خۆجوانکردن و لەسەر جل و لەسەر خواردنە هەتا ئێستا ئێمە کەناڵێک نییە بین ئیجباری کەین هەر هاوڕەشەوە وتی کەناڵێک هەبێ بێ بچین ئێخەی بگرین ئەمە بۆ کەناڵی تۆ ئەم بە لەسەر بابەتی ژن کوشتن قسەنا لەمڕۆدا ئەم کۆبوونەوەیمان ڕێخستووە تایدا کۆمەڵێک گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو ئامارانەی کە لە ساڵی ڕابردوودا و لە مانگی سەرەتای مانگی ساڵی تازەشدا کە چەندەها ئافرەت کوژراوە بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانی بوو لای ئێمە بۆیە بەڕاستی هاتین کارێکمان کرد کە ئەم کۆبوونەوەی ڕێک بخەین بۆ ئەوەی بە دوواداچوون بکەین یاخود کارێک بکەین بگەینە ئەو شوێنەی بزانی چۆنێتی کارکردنمان چی بێ بۆ ئەوەی کەم بێ بکەینەوە ئەم حاڵەتانە بەداخەوە هەر دوێنێ ئافرەتێک خۆی سووتاند بوو ئیتر بە هەر هۆکارێ بوو بێ بە دوواداچوون ئەکەین وەک ئەوەی کە ئێمە بەرپرسیارەتی خۆمان کە هەمانە وەک تاکێکی کۆمەڵگەوە هەم لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەک ئافرەتێکی چالاک و ئازادی خواست بە پێویستمانزانی بۆ ئەوەی هەم ئەو ئامارانەی کە لە ساڵی ڕابردووە وەک باسم کرد و لە ئێستاشا کە مانگێک بەرەو زیاتر ئەڕۆین کوشتنی ژنان زیادی کردووە کاری لەسەرەکەین کۆی گشتی ئەمەی کە ئێستا ئامانجەکەمانەوەیە هەم بتوانین ئەو ئامارانە کەم بکەینەوە بەڕاستی و هەم ئیش لەسەر ئەوە بکەین وردە وردە تا هۆشیار بکەینەوە و گرنگی بەوە بین ئەو هۆشیارێ ببێتە هۆی کەمکردنەوەی ژنان و کەمکردنەوەی کوشتنی ژنان لە کۆمەڵگەدا. ئەم کۆبوونەوەی ئەمڕۆمان تۆڕی 8 مارس ڕێکی خستووە بە مەبەستی ئەوەی کە هەمووان ئەزانین ئامارەکانی کوشتنی ژنان ژمارەیەکی زۆریان تێپەڕاندووە و لایەنی پەیوەندیدار و حکوومەت و دەسەڵاتداران هیچ هەڵوێستێکیان لەسەر ئەم پرسە گرنگە ئەم تاوانانەی کە بەرامبەر بە ژنانەکرێ نییە بۆیە پێشنیازی کۆبوونەوەیەکی فراوانمان کرد کە تێیدا هونەرمەندان و چالاکوانان و یەکسانی خواز کۆ ببنەوە بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ ئەوی ببینە فشارێکی جدی بۆ سەر دەسەڵات بۆ ئەوەی بێتە دەنگ لە پای کوشتنەکانی ژنان. بەڵا ئێمە ئامارەکان ئەمڕۆ ناخینە ڕۆ چونکە ئیشی تیاکەین بەڵام لە 25 نۆڤەمبەرە ئامارەکانمان بڵاو کردوێتەوە هەتا ئێستا ناتوانم تهدیدی کەم ژمارەی ئامادەبووان لە بەرەوەی لە زیاد بوونایە و هەموو دقەیەک وەکو خۆشتان ئاگادارن کەسانی ئازادی خواز و یەکسانی خواز و چالاکوانان دێن بەشداری کۆبوونەوەکە بکەن. کۆبوونەوەکەی ئەمڕۆمان وەکوتم تایبەتە بە کوشتنی ژنان ئێمە ئەمڕۆ ئەمانەوێ بگەینە ڕێگە چارەیەک یا دۆزینەوەی پرۆژەیەکی هاوبەش لە نێوان چالاکوانان و ڕێکخراوەکان و تۆڕی 8 مارس و هونەرمەندان و چالاکوانانی دەرەوەی ڕێکخراوەکانی ژنان.